ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرتاش با سەرجێڕی چەنەواڵێک دەست بێت. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی زیاتر لە 15 هاوڵاتی خەڵکی شاری ئیلام. ئازادی کاتی یەکێک لە دەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. لا سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لەلایەن ڕژیمەوە و بەردەوامی سەرکوتی خەڵکی ناڕازی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. دەستبەسەرکرانی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری دیواندەرە ڕۆژی سێشەمە حوتی ڕێبەندانی 1404 هەتاوی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری دیواندەرە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێڕاپەرتی گەیشتو ئەو هاوڵاتیە بە ناوی ئەرسلان دیوارگەر پاش بانگشتی بۆ ئیداری ئیتلاعاتی شاری سنا دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لە سەردۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی زیاتر لە 15 هاوڵاتی خەڵکی شاری ئیلام. بە پێڕاپەرتی گەیشتو لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا لانیکەم 15 هاوڵاتی خەڵکی شاری ئیلام لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو شارومەندانە بەناوەکانی مەهێرداد حەسەنوان، ئابیل بەیگ محەممەدی، حەمید چراغی، ساسان پاگڕەوان، زاهد زارعی، جەعفەر مەحموودی، حسێن مەحموودی، سەعید یاسمی، حەسان خۆشڕوو، مەهێرداد نەسیری، موجتەبا حاجیان، فەرزانە سەیدی، محەممەد ڕەزا شەهبازی، زەهرا نەزەری و کیان نگەهدار لە لایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بە سەرکراون و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. ئازادی کاتی یەکێک لە دەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار بە وتەی سەرچاوەگادارەکان هاوڵاتێکی خەڵکی شاری ئیلام کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباردا دەست بە سەرکرا بوو بە دەنانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو چالاکوانە بە ناوی دلارام کازمی ڕۆژی چوارشەممە حەڤەی بەفرامبار بەهۆی بەشداری لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی کۆمەری ئیسلامی لە شاری ئیلام پاش هێرشی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم بۆ سەر ناڕازیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە کە ناوبراو تا کاتی ئازادکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. بە پەیوەندانەی کە بەدەستمان گەیشتون چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا لە چەند قۆڵەوە هێرشیان کرد سەر گوندەکانی شاری قامیشلۆ. بە پێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بە چەند پەهباتی ئینتیحاریەوە هێرشیان کرد سەر گوندی بەغەلیا سەر بە شاری قامیشلۆ و هەروەها چەندین جار هەوڵیان داوە دەست بەسەر سنووری سێماڵکادا بگرن. سەرچاوەگادارەکانیش باز لەوە دەکەن کە حکوومەتی کاتی سووریا بەم کردەوەیە هەوڵی داخستنی ڕێگای چوونی یارمەتی بۆ ڕۆژئاوای کوردستان دەدات. لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لەلایەن ڕژیمەوە ڕۆژی چوارشەممە هەشتی ڕێبەندانی 1404 هەتاوی حەمید ڕەزا سابت بەندکراوی سیاسی کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندەمنیەکانی ئیسرائیلی بەسەردا سەپێنرا بوو لە سێدارەدرا. بە پێڕاپەرتەکانەوە هاوڵاتیە مانگی گوڵانی ئەمساڵ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە ناوبراو لە کاتی دەست بەسەرکرانی تاوەکو کاتی ئەعدامکردنی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کرابوو. هەروەها زۆربەی دانیشتنەکانی دادگای ڕژیمیش لە سەر تۆمەتەکانی بە شێوەیەکی غیابی بەڕێوە چوون. شایانی باسە کە لە ماوەی شەڕی 12 ڕۆژەی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل بەدەیان هاوڵاتی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون کە کۆمەڵێکی زۆریان بە هەمان تۆمەت حکومی سێدارەیان
بەسەردا سەپێنراوە. بەردەوامی سەرکوتی خەڵکی ناڕازی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ڕۆژانی ڕابردوودا هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دەستنیشانکردنی ناڕازیان هێرشیان کردو سەر ئەو شوێنانەی کە کامێرای چاودێریان هەیە. بە پەیوەندانەی کە بەدەستمان گەیشتون ڕۆژی سێشەممە حوتی ڕێبندان هێزەکانی ڕژیم هێڵیان کوتاوەتە سەر ژمارەیەک لە دەرمانخانە، فرۆشگا و ماڵی هاوڵاتیان لە ناوچەکانی فیردۆس و سەهروەردی شاری تاران. ئەو کاتیش ئەولەنداوە دەست بەسەر کامێرەکانی ئەو شوێناندا بگرن و ئەڕەشیان لە هاوڵاتیان کردووە کە لە ئەگەری بڵاوبوونەوەی وێنەی ناڕزایەتیەکان دۆسیەی قەزاییان بۆ ساز دەکرێت. بەردەوامی گوشارەکانی یەکێتی ئەوروپا بۆ سەر کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو یەکێتی ئەوروپا لە بەردەوامی گوشارەکانی بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی 21 ڕێکخراوە و کەسایەتی ناسراوی ڕژێمی گەمارۆداوە. بەپێی دوایین هەواڵەکان یەکێتی ئەوروپا بە مەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دەژبات دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی و هەروەهاش بە هۆی پشتیوانی ڕژیم لە رووسیا چەندین تەحریمی نوێی بەسەر 21 ڕێکخراوە و کەسایەتی ناسراوی حکوومەتدا سەپاندووە کە بڕیارە ڕۆژی پێنجشەممە نۆی ڕێبندان لە کۆبوونەوەی برۆکسلدا پەسەند بکرێت. جێگای ئاماژەیە ناوی ئەسکەندەر موئمنی کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵکدا فەرماندەی هێزە سەرکوتگەرەکانی دەکرد و هەروەها محەممەد موحەدی ئازاد دادستانی گشتی ئێران کە هەڕەشەی سێدارەی لە دەست بەسەر کراوان کردووە ناویان لە لیستی تەحریمەکاندا هەیە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.